بۆ ئەو تۆبارانە بردومانە بەردەوامی لە نێوان تورکیا لەگەڵ پەکەکە هەیە بۆ لێدانی پەکەکە لەم ناوچاندەوالی هاتووە باردۆخی زۆر ناهەموار لە گوندە سنووریەکان دروست بووە بەداخەوە لە شەوی ڕابردوو کاتژمێر 5:30 لەلایەن تۆپخانەوە هەروە لەلایەن فڕۆکانی تورکیا ناوچەکانی نەحێ سیدەکان گوندی مێرگەڕەش تۆپباران و بردومان کرا بەمەشەوە بەهۆی زامداربوونی سێ هاوڵاتی لە گوندی مێرگەڕەش کە بەداخەوە یەکەم باردۆخی تەندروستی ناجێگیرە بەهۆی لە دەستدانی قاچی چەپیەوە ئەمە شەوای لاتەوە کە خەڵک بە ناچاری لە گوندەکانی خۆی بەردەوام ئەگەر بەم شێوەیە ئەم بارودۆخەتا ئەمڕۆ بەردەوامە بەو شێوەی تریش بەردەوام بێت خەڵک بە ناچاری گوندەکانی خۆی چۆڵ دەکات بە ئاماجی پاراستنی خۆیان بۆیە داواکانی لە حکوومەتی عێراق بە پلە یەکەم کەوا سنوورێک بۆ ئەو دەستدرێژیانەی تورکیا لەگەڵ پەکەکە دابنێتەوە لە ئێستاشدا پەکەکە بۆ پاراستنی خۆیان لەبەرەوە هیچ بنکە و بارگایەکی دیاریان نەماوە هاوڵاتیان وەکو قەلغان بەکاردەهێنێت بە ئامانجی پاراستنی خۆیان. سوپای تورکیا لە ساڵی ڕابردوو 27 کیلۆمەتر داخلی سنووری هەرێمی کوردستان لە نەحێ سیدەکان بووە بەڵام لە ئێستادا 30 کیلۆمەتر داخلی سنووری هەرێمی کوردستان بۆی ئەو هاتنە پێشەوەی کە لە 21 مانگی پێنجی ئەم ساڵەوە دەستی پێکرد و هەروەها بە قوڵایی 30 کیلۆمەتر و بەپانی 52 کیلۆمەتر داخلی سنووری هەرێمی کوردستان بووە. ئەو بردومانێکەوە لە شەوی ڕابردوو بوو لە سنتەری گوندی مێرگەڕەش بوو کە ئاوایە و خەڵک ئاوەدانە بەڵام بەداخەوە ئەگەر بەم شێوەیە بڕۆ ناچارن گوندەکانی خۆیان چۆڵکەن. ئامانجی ئەم بردومانە بەهۆی لێدانی بنکە و بارەکانی بەڵام بەداخەوە هیچ بنکە و بارەگایەکی پەکەکە لەم ناوچەیەدا بوونی نییە و هیچ پەکەکەیش لەم ناوچەیەدا بوونی نییە بە نزیکەی کەمتر لە 50 مەتر لە ئاوایی گوندەکانیدا و بەهۆی زامداربوونی سێ هاوڵاتی کە دانیشتی گوندی مێرگەڕەش.